سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باشەکە بەو هیواین کە ئەمڕۆ پرۆگرام بەدڵی ئێوە بێت و جێی سوودگەاندن بێ بۆ ئێوە هەڵبەت هەر گەنجێک هەر کەسێک کە شایستەی بڕوانامەیەکە یاخود لە پلەیەکی باڵادا بینرێتەوە بە تایبەت کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێک بن ئەو کوردستان 24 یەکسەر ئەیان کاتە نمونەیەکی سەرکەوتوو و نیشانی ئێوەیەدات بۆیە ئەمڕۆژ پرۆگرامەکەمان بێبەش نابێت لەو کەسە سەرکەوتوانە و تەوەرێکی سەرەکی پرۆگرامەکەمانە بێت. سڵاوتان لێبێ ئازیزان زۆر زۆر خۆشحاڵین ئەم بەیانیە و لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵتانی جگە لەو بابەتێک کە هاژە باسی کرد بابەتی کەش و هەوا و بارانبارین و بەفر و هەموو ئەمانە لەم چەند ڕۆژە باس و خواسی زۆربەی کۆڕ و دانیشتنەکانە لە ماڵەکان لە گوندەکان لە هەموو ئەو شوێنانە چونکە باران و بەفر لە زۆر شوێن بەردەوامە و دەبارێ ئێمە باس لەو شوێنانە دەکەین ئەمڕۆ بزانین لەکوێ زۆر باری وە لەکوێ ڕێگا پەکی کەوتووە هەموو ئەمانە لە بەیانی 24 دەبینین بەڵام سەرەتا با بزانین ناونیشانمان چی تێدایە. بەهۆی بارانبارینی بەخۆر شوێنە گەشتیارەکانی گەلی زانتا ژێر ئاو کەوتن. هاوڵاتیانی ئەردەخان خۆراک بۆ ئاژەڵە کێویەکان دابین دەکەن. لە شاری بۆکان ڕێوڕەسمی ڕێزلێنان بۆ هونەرمەند عوسمان محەممەدی بەڕێوەچوو. ئاژە باسمان لە بارانبارین کرد لەگەڵ ئەوەی بارینی باران نعمەتێکی گەورەیە و بەفر زۆر با بڵێن تاموچێژێکی تایبەتی هەیە لەگەڵ ئەوەشدا هەندێک جار دەبێتە هۆی نەهامەتی بۆ بەشێک لە ئاوەدانیەکان لە گوندەکان لە شار و شارۆچکەکانیش وەکەوەی کە لە ئاکرێ بەهۆی بارانبارین و بەرزبوونەوەی ئاستی ئاوی ڕووباری گەلی زانتا شوێنە گەشتیاریەکانی نزیک لە ڕووبارەکە ژێر ئاو کەوتون. هەر ئەوە بۆتە هۆکاریەوەی کە جموجۆڵی گەشتیاری تا پەکی کەوێت و بەهۆی ئەو شەپۆ لە بارانەی کە شوێنە گەشتیاریەکانی گرتوۆتەوە زیانێکی زۆریان بەرکەوتووە بەهۆیەوە شوێنە گەشتیارەکانیش ناتوانن لە ئێستا چەندە وەرزی زستان و پاییزەوانە گەشتیار هەر هەیە گەشتیاری زستانە بەڵام ئێستا و شوێنە ناتوانن بە ئاسانی گەشتیاران سەردانی بکەن. ئینشەڵا بە پێچەوانەوە بێتە ڕەحمەت بۆی کە بۆ بەهار و هاوین ئاوەدانتر و زیاتر جوانتر بێت. دیمەنین ژێر ئاو کەفتنا هاوینگەهên nava geliyê zentane li devera Akrê ku ji ber dabarînên zêde û bilindbûna astê avar rîbarî bi vî rengê heyî yên nuqmî avê bûyn. Weke ku xwediyên van havîngehan den diyar kirin dabarînên ev sale ji bo wana net çavarêkirî bûn û ed navê da zirarên mezin yên gihandîn wana. Nefova rot bîdin ziyan geneme maqsed kepirin û asnin û sabên me ne û seraroyvên de geştiyarîş neçetin seredana cême geş ber birimbîna astê ovê. Metewqeata vê baranê pêş baranê nekirdi ku ev sare baraneke zor zare barî newekî sarê dike bû û keprê me xirê jêr avê ketine saba binêwê rabû û geştiyar wextê tê nivêrî bête xwarê ekser dewrke neva pasiyans neve. Et hember vê rewşa peyda bûyî da geşt û guzara Akrê det diyar kirin ku ev havîngehe li nava nizmatiya vê rêbarî da li werzê havînê yên hatîne avakirin û eva henê pêşiya wana jî da ya bûye cihê dilgiraniyê. Havîngên gelîzinta cihê cugрафîyawê nizmatiyawê avakirinan wan havînga li ser rêbarî bêguman demê dibîte zivistan re bûna lehiyan ev havîngeha bin av dikevin bêguman zarar ziyan kertê geşt û guzarî dikevin çunku li wan rojan da geştiyar neşên seredana van havînga bikin. Li gor wan xemlandinan yên ku li ser van cihan hatîne kirin bi vê sedema jêr avkeftinê bi kujmê 5 milyon dînarên Iraqî zirariyên bervan havîngehan keftîn û li vîna geştiyarî jî li navê ya rawestiyay. و اگرچه دابارین هید گلک آلیان دا خیر و برکتن
لیل ناو گلک جهین گشتیاری لآکریب تایبتی جهین کود کون سر آلین روباران ین جیر آف کفتینو اوه چند دهانه وکری کلوینا گشتیاری به اکجاری را پاستیتن. آری حسین کردستان 24 گل یزم تال آکری. بێکەوە بابزانین کەشوهاوای شارەکانی کوردستان چۆنە لە کوردستان 24 بینەری بن هەرچەندە لە زۆر بە شارەکان بارانە بەڵام زین ئاستی کامیان سارترە و کامیان تۆزێک باشترە با ببینین. جگە لە مرۆڤەکان هاژە هەندێک جار لە کاتی سەرما و سۆڵ ئەوانەی کە شایانی ئەوەنە دڵت پێی بسووتێ بە زەید پێیدا بێتەوە دەتوانی یارمەتی دەی بگومان ئاژەڵەکانن لە ناویشیاندا ئاژەڵە کەویەکان ئەوانە بێلانە و بێماڵن ینی شوێنێک نییە کە مرۆڤەکان بۆیان دروست کرد بێ خۆیان دەبێت لە نێو سروشت خۆیان حەشار بدەن. جا لە ئەردەخانی باکووری کوردستان بارینی بەفرێکی زۆر هەبووە ئەمە ژوای کردو ئاژەڵە کەویەکانی ناوچەکە تووشی گرفتی دەستکەوتنی خۆراک و تەنانەت ئاویش ببن. بەهۆیەوە خەڵکێک هەیە کە ئەوە بینێ و دیمە نابینێ میهرەبانی خۆی لە دەست نەزاوە بە تایبەت خەڵکی باکووری کوردستان کە خەڵکە میهرەبانەکەی ئەردەخانی کوردستان لەگەڵ تیمەکانی ژینگە پارێزی هەستاون بە دابینکردنی خۆراک گۆشت بۆ ئاژەڵە کێویانە لەم وەرزە ساردەدا. بەفرێکی زۆر باریوە. کاریگەریە نەرەنیەکانی تەنیا بۆ مرۆڤ نییە. جگە لە مرۆڤ تەنانەت زەحمەتیەکی زۆریشی بۆ ئاژەڵە کێویەکانی ئەو ناوچەیە دروست کردووە. ئێرە ئەردەخانی باکووری کوردستانە. دانیشتوانە میهرەبانەکانی ئەو پارێزگایە لەگەڵ ئەندامانی تیمی پاراستنی ژینگە ئاگاداری ئەوەن کە بەهۆی بارینی ڕێژەیەکی زۆری بەفر ئاژەڵە کێویەکان ناتوانن بە خۆراک بگەن. بۆیە هەڵساون بە دابەشکردنی خۆراک لە دارستان و ناوچە شاخاویەکانی ئەردەخان بۆ ئەوەی گیاندارە کێویەکان تووشی برسێتی نەبن. خۆراکەکان لە گۆشت، گەنم، خۆراکی ئاژەڵی چێوی و چەندین جۆری دیکە پێکاتوە و لەسەر پشتی ئەسپ دەگوازرێنەوە. دەیانەوێت سەرنجەکان بۆ ئەوە ڕابکێشن کە ئاژەڵانیش
مافی ژیانیان هەیە و پێویستە لە کەش و هەوای ناهەمواردا بەهانایانەوە بچن. ئۆرمان ئاڵانlarında هاتوین بۆ دانانی خۆراک بۆ ئاژەڵە چێویەکان ڕێژەیەکی زۆر بەفرباریوە نەمانتوانی لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە بۆ ناوچە بەرزەکان سەرکەوین بۆیە ئەسپمان بەکارهێنا ئەوان ژمافی ژیانیان هەیە نابێت یادیان بکەین ئەم کارەشمان هەر بۆ ئەمەیە کە لە خۆراکدا نەبڕین دڵخۆشین توانیمان ئەمڕۆ ژەمی ئاژەڵە چێویەکان دابین بکەین. bu şekilde hayvanlarda yemlenmiş oluyor. ئەم ساڵ ڕێژەیەکی زۆری بەفر لە باکووری کوردستان باریوە لە هەندێک ناوچە قوتابخانەکان کرانە پشوو لە دوێنێشەوە شەپۆڵێکی بەفربارین پارێزگاکانی گرتووە و ڕێگەی زیاتر لە 300 ناوچەی نیشتەجێبوون داخراون هاوکات زیاتر لە 2 مەتر بەفر لە ناوچە بەرزاییەکانی جۆلەمێرجی باکووری کوردستان باریوە. ئەمڕۆ تەوەرێکی گرنگمان هەیە تایبەت بە توانا و لێهاتووی گەنجان بەڵام ئەم تەوەرە لەگەڵ من و هاژەنیە لە ستۆدیۆی ناوەند بێگومان لە ستۆدیۆی سلێمانی ئەو میوانانە لەگەڵ هاوکارمان هاوژین جەمال دەبن باس لە ئەو کارانە دەکەن کە بەنیازن وە چیرۆکی سەرکەوتنیان دەجێڕنەوە بۆ هیواین کە هەر لە ئێستاوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین لە برێم گەنجانە بەنیازن کە بەشداری پێشبڕکێکی گەورە بکەن هەڵبەت گەنجانی کورد ئێستا لە هیچ پێشبڕکێ و یاخود هیچ ئیڤنت و یاخود بڵێن ئەو پێشبڕکیانی کە ئەکرێت جا لە بوارە جیاوازەکانیشدا بێ بەشنین چونکە گەنجێکی باش زیرەک و وردمان هەیە کە پێی ئەبەن بە هەموو ئەو لایەنانەی کە ئێستا لە جیهاندا کێبڕکەیەکان بۆ سەرکەوتنەکان بۆ بیردۆزە نوێیەکان هەموو ئەمانە گەنجی کوردیش تیا بەشدارە بۆیە هاوکارمان هاوژین جەمال لەگەڵم گەنجانێ با و زیاتر قسان لەگەڵا بکات هاوژین بەیانیت باش بەیانی تۆ و میوانەکانیشت باش بۆ هیواین کە سەرکەوتن بەدەست بێنن جایمە وردەکاری زیاتر ناڵێن پرۆگرام بەجێڵین بۆ تۆ فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێت بەیانیتان باش بەیانی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش بەڵێ وەکو خۆشتان باستان کرد بە خۆشحاڵیەوە ئێمە ئێستا لە ستۆدیۆی بەیانی 24 لە سلێمانیەوە باز لە توانە و لێهاتووی کۆمەڵێک گەنجی کوور دەکەین کە دەتوانن بەشداری پێشبڕکەیەکی جیهانی بکەن بێگومان ئەم گەنجانە خوێندکاری زانکۆن و بە چەند قۆناغێکی تاقیکردنەوەکاندا تێپەڕیون ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە لە کۆی 9 خوێندکاری سەر ئاستی پارێزگاکانی هەموو عێراق 5 خوێندکاریان کوردن و دانیشتوی پارێزگای سلێمانی 4 خوێندکاریان و خوێندکارێکیشان دانیشتووی گەرمیانە ئێمە بۆ ئەم تەوەرەی ئەم بەیانیە میوانداری 4 لەو خوێندکارانەمان کردووە کە خەڵکی پارێزگای سلێمانین و بە سەرکەوتووی توانیویانە چەند ئاستێکی تاقیکردنەوەکان بڕۆن و تا تاقیکردنەوەی کۆتایی بڕۆن کە ئەگەر هەڵە نەبم لە وڵاتی چین بەڕێوە دەچێت من بۆ قسە و باسی زیاتر و بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەو تەوەرانی کە تاقیکردنەوەکانیان تێدا کردووە و ئەوان بە چ شێوازێک بەشداریان کردووە و تاقیکردنەوەکان لەسەر چه ئاستنێکن و تایبەتن بە چ بوارێک دەچمە لای میوانەکان سەرەتا میوانەکان دەناسێنین بەڕێز کاک عەبدوڕەحمان محەممەد زۆر بە خێراتی کاک عەبدوڕەحمان وەکو خوێندکارێک کاک محەممەد جومعە تۆش بە خێراتی کاک محەممەد دەستچاوت خۆش بێ بەخێر بن سەرچاو بەڕێز کاک بڕوا شێروان کە ئەویش هەر خوێندکارێکی سەرکەوتووە تۆش بەخێر بێت و کاک بەیاد ئارامیش کە ئەویش هەر خوێندکارێکی سەرکەوتووە و ئەر چواریان خوێندکاری زانکۆشن کاک عەبدوڕەحمان با سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەم تاقیکردنەوانە چییە و لە چی پێک هاتووە و ئێوە لەسەر چه ئاستە تاقیکردنەوەتان کرد و تاقیکردنەوەکانیش تایبەتە بە چ بوارێک ئایا بواری ئایتیە یاخود بواری بابەتێکی دیاری کراوە ئەگەر وردەکاری زیاترمان لەسەر پێ بدەیت سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە سەرەتا بەیانی ئێوە بینێرانی بەڕێزیش باش تاقیکردنەوە یاخود پێشبڕکی جیهانی هواوی ICT کۆمپیتیشن 2023-2024 یەکێک لە پرۆگرامەکانی کۆمپانیای هواوی کە ساڵانە لە زۆربەی وڵاتەکانی جیهان بەڕێوەچێ خۆشببختانە عێراقیش بێبەش نیە لە بەشداریکردن لەم پێشبڕکەیە کە لە 3 بواری جیاوازە تاقیکردنەوەکە یاخود پێشبڕکەیەکە بەڕێوەچێ لە یەکەم بوار کلاود کەمپیوتینگە و پاشان کەمپیوتینگ و نێتۆرکینگ بۆ ئەم ساڵیش ئێمە وەکو خوێندکارانی عێراقی و کورد بەشداری ئەم تاقیکردنەوەمان کرد کە تاقیکردنەوەکە لە زنجیرێک لە تاقیکردنەوە پێک هاتبوو کە 4 قۆناغ بوو
لە پاش دەرچوونی خوێندکار لە قۆناغی یەکەم و دووەم پێویست بوو بۆ ئەوەی هەڵبژاردەی عێراق دروست بکرێ بۆی بچینە وڵاتی بەحرین بۆ بەژاریکردن لە تاقیکردنەوە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاست. خۆشبەختانە پاشەوەی تاقیکردنەوەکە لە عێراق ئەنجام درا 4000 خوێندکار ناوێن تۆمار کرد بۆ تاقیکردنەوەکە بۆ ئەو پێویست بوون لە عێراق 4000 خوێندکار بەڵێ ناویان تۆمار کرد بوو کە لە 62 زانکۆ پەیمانگەی کوردستان و عێراق بوو لە کۆی ئەم خوێندکارانە 9 خوێندکار دەرچوون بۆ ئەوەی بچنە قۆناغی سێمی تاقیکردنەوەکە خۆشبەختانە 8 خوێندکاریان لە کۆی 9 خوێندکار کورد بوون و 4 خوێندکاریشمان خوێندکاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی بوون. لە ڕاستیە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ کورد کە لە کۆی 9 خوێندکار 8 خوێندکاری کورد بێ لەبەر ئەوەی ئەمە سەلمێنەری ئەوەیە. من وتم لە کۆی 9 خوێندکار 5 بەڵام لە کۆی 9 خوێندکار 8 کورد بووە بەڵێ 8 کورد خۆشحاڵی بەدڵنیایەوە. ئەمە سەلمێنەری ئەوەیە خوێندکاری کورد یاخود خوێندکاری زانکۆکانمان ئەو پرۆگرامانەی کە ئەی خوێنن هاوتەری بە لەگەڵ پرۆگرامە جیهانیەکان و وانە جیهانیەکان بە شێوازێکی ترمانای ئەوەیە ئەم بابەتانە سەلمێنەری ئەوەیە دووبارە کە کورد ئەتوانێت لە دەرەوە و لە ناوی وڵات ئیش بکات بە هەمان ستایل بەبێ ئەو هیچ کێشەیەکی بۆ دروست بواتە ئاستی توانە و معلوماتەکانی لەو ڕادەدایە کە ئەمە خۆشحاڵیە بۆ ئێمە دەست خۆش دێمە وڵات. کاک محەممەد ئێوە بەشداری چەند تاقیکردنەوەیەکتان کردوەک و کاک عەبدوڕەحمانیش باسی کرد. گرنگی تاقیکردنەوەکان چی بوون بۆ خوێندکارانی کە باشداری ئەەکەن و ئایا تا چەند ئەتوانێت ئەم جۆرە تاقیکردنەوەوانە پەرە بە ئاستی زانستی خوێندکار بدات؟ گرنگی ئەم تاقیکردنەوەیان لەوەیە کە ئەم کەسە لەکە ئەم خوێندکارە لە خوێندکارێکی لۆکاڵیەوە کا بە خوێندکارێکی ئینتەرناشناڵ و بەدەستێنانی بڕوانامە لە هەر قۆناغێکا کە دەرەچێت لە هەر ئاستێکا کە دەرەچێت بڕوانامە بەدەستێنێ خەڵات و ڕێزلێنانی پێبەخشێ. ئەم بڕوانامانەش بۆ سیڤەکانی پێ دەوڵەمەنەکە و هەروەها ئەم قۆناغ ئێستاکە تەفاسیلی قۆناغەکان من باس کرد دوو قۆناغی تاقیکردنەوەکە لە وڵاتانی جیاواز دەکرێت. ئەم خوێندکارە کاچێتە وڵاتێکی تر چۆن بڵین کردوری جیاوازتر خوێندکاری زانکۆکانی وڵاتە سەرکەوتووە نابینێ کە هاتوونەتە ئەم ئاستە بەرزە لەگەڵ یانە زانیاریە گۆڕێتەوە تەبعاً فێری زانست و زانیاری و تەکنۆلژیا نوێشەوێ و لە کۆتاییشە کە ئەم خوێندکارە ئامادا بێ بۆ ئاخیرم ئاست کە ئاخیرە ماست ئاستی گلۆباڵە لەسەر ئاستی هەموو وڵاتانی جیهان ئەنجامە درێ و هەموو ئەو تیمە سەرکەوتوانی ئەو وڵاتانی تەیە کە سەرکەوتونە کە سەرکەوتون بۆ ئاستی جیهانی. ئەگەر خوێندکار لەم ئاستەیە سەرکەوتوو بێ هەلی ئەوەی بۆ ئەڕەقسێ کە لە کۆمپانیای هواوی یاخود لەو کۆمپانیا هاوبەشانی کە لە کراوەکەەوە خوێندکاری دەرەچێت دواتر بتوانێت کاری لەو کاری خۆیان بکات یا لەو بارە تایبەتیا بکات یاخود نەخێر بوارەکان فراوانە بۆی کە خوێندکارێک لەم تاقیکردنەوە دەرچوو دوای بتوانێت کاری دەست بکەوێت. ئێستا من وەکو خۆم لە بەشی لە تراکی کلااودام دواتر کە من لە کلااودا زانیاریم طبعاً زانست و زانیارەکانی خۆم بەرەو پێش بردووە کە تەواوم کرد و توانیم لە ئاستی گلۆباڵە دەرچم تەرەبێت لە بەشکی خۆمە دابمەزێن چکن لێوێ زانست و زانیاری هەیە. بەڵێ کاک محەممەد ئاستی تاقیکردنەوەکان چۆن بوو؟ ئایا قۆناغی یەکەم چۆن بوو؟ قۆناغی دووەم چۆن بوو؟ قۆناغی سێم چۆن بوو؟ ئایا ئاستەکان بەپێی یاخۆ بڵێم تاقیکردنەوەکان بەپێی ئاستەکان دەگۆڕا قورس و سووکەکەی چکە هەموو تاقیکردنەوەیەک وایە یەکەم تاقیکردنەوە لەواچی ئاسان بێ تا ڕادێک بۆ خوێندکار بەڵام دووەم و سێم قورس بوو. ئاستی تاقیکردنەوەکان چۆن بوو؟ ئێوە چۆن توانیتان تیا سەرکەوتوو بوو؟ ئاستی یەکەم ئاستێکی سەرەتایی بوو کۆمەڵێک مەنهەجێکی کەم داخل بوو چۆن بڵین چەند بابەتێک و چەند کۆرسێک بوو کە FCIA بوو FCIE بوو بۆ ئاستی سەرەتایی کە ئیمتیحانمان کرد لەو کاتی ئەوەی کە تاقیکردنەوەکەمان کرد 3 جارە بۆمان هەبوو تاقیکردنەوەکە دووبارەکەینەوە 3 چانسمان هەبوو کە 4000 خوێندکار و دوای بۆ بەحرین کراوانە بوو ئەوە ئۆنلاین ئاستی یەکەم و ئاستی دوم ئۆنلاین بوو ئاستی سێم لە وڵاتی بەحرین بوو. بەڵێ باشە دەستەکانت خۆش بێ دێمە لای تۆش بۆ پرسیاری دیکە. کاک بڕواجە نابیشی دووبارە بەخێر هاتیت سەرکەوتوو بیت ئینشاءڵڵا. هاوڕەکانت باسی هەندێک لە وردەکاریەکانیان کرد من ئەمێ بپرسم دەستکەوتەکانی ئەم تاقیکردنەوەیە بۆ ئێوەی خوێندکار و بۆ ئەو خوێندکارانی دیکەش کە ڕەنگە دوای ئێوە خەڵکی دیکەش بتوانێت بەشداری ئەم تاقیکردنەوە بکات
دەستکەوتەکان چین بۆ خوێندکارێک؟ سەرەتا سوپاس بۆم دەرفەتە. بەڵێ خوێندکار ئەتوانێت ئەزبوونێکی باش پێ بکات لەم تاقیکردنەوەیە، چونکە پێشتر شتیوا ڕووی نایەوە، ینی لە زانکۆیە لەسەر شاری خۆت، لەسەر ئاستی شاری خۆت یان وڵاتی خۆت ئەچتە دەروی وڵات لە کەسانی نوێی بینیت، پێیان ئاشنا بیت بە کولتوری جیاواز، بە کەسانی جیاواز و شارەزا، و تۆ ئەو زانیارانی کە فێری ئەبی پێش تاقیکردنەوەکە کە ئەبێت بیزانی پێش تاقیکردنەوەکە، ئەتوانیت دوای تاقیکردنەوەکە تاقیکردنەوە تاوا بوو ئەو زانیارانە لە کاری ڕۆژانی خۆتا، لە پرۆژەکانی ڕۆژانی خۆتا بەکاری بێنیتەوانێت. و لە کاتی تاوبوونی ئیمتحانەکە تۆ شەهادە وەرەگریت ئەتوانیت وەکو کاک محەممەد باسی کرد سیڤەکەتی پێ بەهێزتر بکەیت و لیکاری زیاتر وەربگریت، و کەسانی نوێ ئەناسیت دەبێت توانای ئەوەت هەیە کە لەوێش بۆ نمونە من لەوێ چەند کەسانێکم ناسی لە وڵاتی کازاخستان و یارمەتی چونە کازاخستان؟ بەڵێ نەچوینە کازاخستان لە لە ڕێگەی ئۆنلاین و ئەمانەوە ئێمە لە وڵاتی بەحرین نزیکی 22 وڵات لەوێ بوو، توانیمانانی چەندین هاوڕە پێ دروستکەین، و ئێستا بۆ منە من پرۆژەی زانکۆم لەوێت چەند هاوڕێکم ناسیەوە هەریەکە و بۆ مناڵە من یارمەتی ئەوەت من لەوە یارمەتی تێم من لەوە یارمەتی تێم، واتە دەستکەوتەکان پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتانی دەرەوە. تەنیا بۆ هەلی کار نییە کەواتە توانین بڵێم تاقیکردنەوەیە بڵین ئامانجەکە تەنیا ئەوە بێ کە هەلی کار دەست بکەوێ، بەڵکو چەند لێکەوتێکی دیکەی باشیشی هەیە کە ڕەنگە خوێندکار لە داهاتوودا سوودی لێ وەربگرێ بۆ خۆشی. پەیوەندێکی باش دروستەکات لەگەڵ وڵاتانی دەرەوە، هەبوون ێزمونێکی جیاواز چونکە چوویتە دەرەوانە تاقیکردنەوە کردو لەسەر ئاستی وڵاتانی دەرەوە، لەسەر ئاستی جیهانی و بەدەستهێنانی بڕوانامەیەکی جیهانی کە وات لێ ئەکات کە هەلی کارت ئاسانتر بۆ دەست بکەوێت، و ئەگەر خوێندکار توانای نمرێکی باشی هەبێت ئەتوانێت لە کۆمپانیای هەواوی کاری دەست بکەێتەوە، و ئەگەر لەوێژ ناتوانێت کاری دەست بکەوێت لە شوێنی تر کاری تری دەستکەوێت بە ئاسانتر شێوە. دەستەکانت خۆش بێ. کاک بەیاد هاوڕێکانت زۆر بابەتی وردیان باس کرد، من ئەمەوێت بە وردی و بە دیقەتەوە باسنەوەمان بۆ بکەی قۆناغەکانی تاقیکردنەوەکان چین، هەم لە قۆناغی یەکەمەوە تا قۆناغی کۆتایی. سەرەتا سوپاس بۆیەوە، سوپاس بۆ کورسا سوچوار بۆم دەرفەتە جوانی کە ئێمەتان بەخشی. سەرەتا ئێمە کە بەشداری ماگەر لەم تاقیکردنەوەی هواویە کە ساڵانە ئەنجامێدا، 4 جۆر تاقیکردنەوەمانەیە کە سەرەتا ئەیکەن. یەکەم تاقیکردنەوە بە ناوی پریلیمینەریەوەیە کە پێڵێن تاقیکردنەوەی بەرایی، لێرە 4000 خوێندکار لەم تاقیکردنەوە ناوی خۆی تۆمار کردووە. خۆشبەختانە 6 خوێندکار توانی لەم تاقیکردنەوە سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو کە قۆناغی داهاتوو پێی ئەڵێن ناشناڵ. قۆناغی یەکەم و دووەم لە ناو ئاسی عێراق خۆیان ئەکرێت. لە قۆناغی سێمەوە لە قۆناغی دووەممان کرد، سپاس بۆخوا توانی لەوەشیانە سەرکەوتو بین و بچینە قۆناغی سێم بە ناوی ڕێژیناڵەوە. ئەم قۆناغیان لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستە لە وڵاتی بەحرین تاقیکردنەوەکەمان ئەنجامدا. خۆشبەختانە سپاس بۆخوا توانیمان ئەم 4 خوێندکارەمان کە لە زانکۆی گەشەبێدانی مرۆیی توانیمان ئاستێکی باشمانە بێت، و 4ەم تاقیکردنەوەمانەیە گڵۆباڵە، ئەمەیان لەسەر ئاستی جیهانە هەموو وڵاتەکانی تایە. ئیشەڵڵا لەوەشیانە ئیشەڵڵا لەو سەرکەوتوو بن. کاک عەبدوڕەحمان، ئێستا گەر خوێندکارێک ئێمە ببینێت ڕەنگە بێگومان ئەو پرسیارە دروستە بێت، وەلای هەمووانی ژۆ پرسیارە دروستە بێت، خوێندکار چۆن دەتوانێت بەشداری ئەم تاقیکردنەوانە بکات و مەرجەکانیش چیە؟ ئایا هەموو خوێندکارێک ئەگەر خوێندکاری زانکۆ بێت لە هەر بەشێک بێت ئەتوانێت بەشداری ئەم تاقیکردنەوەی بکات، یاخود نەخێت چەند بەشێک دیاری کراوە کە خوێندکار وەکو مەرجە کە دەبێت بەشداری ئەم تاقیکردنەوەی بکات؟ طبعا بۆ بەشداریکردن یاخود مەرجەکانی بەشداریکردن بۆ ئەم پێشبڕکەیە چییە؟ ئەبێ خوێندکار ئەو کەسەیە بەشداری بکە خوێندکاری زانکۆ بێواتە تەخەڕوجی نەکرد بە ئەمە یەکەم مەرجە. پاشان خوێندکاری بەشێکی زانستی بێواتە مەرج نیە تەنها لە زانستی کۆمپیوتەر یا تەکنۆلۆژیای زانیاری یا ئەندازیای پرۆگرام سازی بی، ئەکرێت لە بەشێکی تربی ئەگە بتوانی ینی توانێت ئەوە تەبێ بەشداری تاقیکردنەوەکە بکەیت و لە خۆت ڕاببینی ئەتوانی بەشداری بکەیت. ئەوە ئاساییە، ینی کەسەکە تەنها توانای هەبێ و لە بەشێکی زانستی بێت و خوێندکاری زانکۆ بێ بۆ بەشداریکردن ئەتوانێت بەشداری ببوورە کەواتە کۆمەڵێک مەرجداری نەکراوە کە بڵین ئەم خوێندکارە ئەتوانێت بەپی ئەم مەرجانە بەشداری بکات، یان
کۆمەڵێک مەرج نەسەپێنراوە بەسەر خوێندکارە هەموو خوێندکارێک دەتوانێت ئەگەر ئەو مەرجانی تیا بێ و جەنابەت باست کرد بەشداری بکات بەڵێ بەڵێ تەنها ئەوەی خوێندکاری زانکۆیەک یا پەیمانگایەک بی ینی تەخەڕوجت نەکرد بێ لە بەشێکی زانستی بیت و هەروەها تواناتە بێت ئیتر ئاساییە لە هەر بەشێکی تر بیت تەنها تۆ تواناتە بێت و تاقیکردنەوەکە ئەنجام بیت و سەرکەوتوو بیت ئەوە تەنها مەرجەکەیە و شتێکی گرنگ هەیە کە ئەمێ باسی بکەم ئەویش ئەوەیە خوێندکار چۆن خۆی تۆمار بکات چۆن ئەم پرۆسە دەست پێ بکات پرسیارێکم بوو ئەمە گرنگە خوێندکارێک چۆن بتوانێت سەرەتای پرۆسەکەەوە دەست پێ بکات بەڵێ طبعاً کۆمپانیای هواوی وبسایتێکی ئەندابینکردنەوەی هواوی تاڵنتە باشە هواوی تاڵنت تۆ سەرەتا چیتە ناو وبسایتەکە خۆت لە وبسایتەکە تۆمارەکەی باشە ساڵانە لە مانگی هەشت ناو تۆمارکردن بۆ پێشبڕکێیەکە دەست پێیەکە باشە وەکو باسمانکە سێ تراکە خوێندکار ناوی خۆی تۆمارەکە ناوی خۆی و زانکۆکەی و ئەگەر ئینستراکتەرێکی هەبێ ئەمانە تۆمارەکەات و تراکەکەی هەڵبژێرێت و خۆی ڕیجستەرەکە بۆ پێشبڕکێیەکە بەڵام پێش ئەوە بۆ نمونە ئێستا خوێندکارێکی ساڵی داهاتوو بەشداری بکە باش زۆر گرنگە لە ئێستاوە لە وبسایتەکە خۆی تۆمار بکە بۆ ئەوەی هەل ئێستاوە سعی بکات بۆ تاقیکردنەوەکە چونکە ئەگەر لە ئێستاوە خۆی ئامادە بکات کە ساڵێکی لەبەردەمایە بە دڵنیاوە ئەتوانێت لە وبسایتەکە پرسیارەکانیش دیاری کراوە یان کورسی بەڵێ کورسی تایبەت هەیە تۆ کورسەکان وەرەگری تاقیکردنەوە لەسەر کورسەکانەکەی لەسەر ئەو مەنهەجێکی خوێندوتە تاقیکردنەوەکە ئەنجامی خوێندکار ئەگەر کاتێکی باش هەیە بوتوانی خۆی باشی ئامادەکە ئەتوانێت زیاتر سەرکەوتوو بێت ئێمە بەڕاستی وەکو خوێندکاری زانکۆ گەشتەبەدانی مرۆیی تەنها نزیکی 10 بۆ 15 ڕۆژ پێش تاقیکردنەوەکە ئاگادارکردن کە تاقیکردنەوەکەیە بۆیە چاڵنجە گەورەکەش بوو ئێمە ئەوە بوو توانیمان سەرکەوتنێکی زۆر بەرچاو بەدەست بێنین ئینگلیزیە تاقیکردنەوە طبعاً بە دڵنیاییەوە بە زمانی ئینگلیزیە قۆناغی یەکەم 6 پرسیارە لە 90 خولەکە قۆناغی دووەم 90 پرسیارە لە 90 خولەکە قۆناغی سێم عملی و نەزەریە 5 بۆ 6 ساعتی خەیانێ قۆناغی سێمیش قۆناغی چوارەمیش 8 ساعتە خەیانێ کە لە چاینا ئاکرێ بەڵام دەستکەوتە گەورەکەش ئەو بوو ئێمە کە ڕۆشتینە وڵاتی بەحرین توانیمان پلەی دووەم و سێمی سەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسی ناوەڕاست بەدەست بێنین بە خۆشحاڵی و ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بوو کە ئێمە زۆر دڵخۆش کرد ئەوەسەکانت خۆش بێ ئینشاءڵڵا لە تاقیکردنەوەی چوارەمیشە ئینشاءڵڵا یەکەم و دووەم و سێم و چوارەم هەر کوور دەبێت کاک محەممەد تاقیکردنەوەی قۆناغی چوارەم بێگومان کۆتا تاقیکردنەوەی وانە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە و تا چەند ئومێدتان هەیە کە بتوانن سەرکەوتوو بنتیایە و لەسەر ئاستی هەموو جیهانی ژوازان بەشداری تێدا دەکرێت ومێد یەکتان هەیە بتوانەوە تاقیکردنەوە هاوشێوەی تاقیکردنەوەی سێم سەرکەوتن بەدەست بێنن ئینشاءڵڵا تاقیکردنەوەی قۆناغی چوارەم سێم و چوارەم بە شێوازی تیمە ینی تا دیەکە بەتەنیا خۆت تاقیکردنەوەکە ئەنجام نادەی بە شێوازی تیمە ئەم منهەجەی بەشەکان زۆرە دا بەشێکی دەسەر ینی هەر خوێندکارە و بەشێکی بەرەکەوێت چۆن بڵین بەشێکی بۆ دیارەکرێ لەو بەشی خۆتا بە جوانی و چڕی و پڕی سایەکی بۆکەی ئەگەری ئەخە تیمەکان چۆنە بۆ نمونە ئێوە هەر لەگەڵ پێکەوە ئەتوانن تاقیکردنەوە بکەم یا لەگەڵ شوێنێکی دیکەیە ئێستا تیمی خۆمان باباسکەین من و کاک عەبدوڕەحمان و کاک گۆڤار بووین لە زانکۆی گەرمیان باش کاک گۆڤار لەوێ ئێمە بەشەکانی خۆمانمان جیا کردوێتەوە کەسە و بەشی خۆی کاتێک کە تاقیکردنەوەکەمان کرد هەر کەسە و لەسەر لاپتۆپی خۆی تاقیکردنەوەی کرد ئەو پرسیارەکان جیاواز کرابوونەوە سێ بەش بوو تاقیکردنەوەکە ئێمە بیگ دەیتا و AI و بەشی کلااود بوو کاک عەبدوڕەحمان لە بەشی AI پرسیارەکانی وەڵامەدایەوە من لە بەشی بیگ دەیتا وەڵامەدایەوە کاک گۆڤار وەڵامەکەی ئەوەیش بۆ تیمەکە ئەتوانێت ئەگەر من خراپ بم تیمەکە خراپە بێ باشە کاک بڕوا کاک محەممەد و کاک عەبدوڕەحمان باسی خۆ ئامادەکردنەکانیان کرد بۆ قۆناغی چوار ئەتوانین بڵین کە ئێوە لە قۆناغی چوارە ئەتوانن جۆرێک لە جۆرەکان ناوی کورد و توانای خوێندکاری کورد و لاوی کورد لەسەر ئاستی جیهان بە هەموو جیهان بناسیێنن چونکە ئێوە کە توانی بێتان لە قۆناغەکانی ترا سەرکەوتوو ببن ئەتوانن بۆم قۆناغر سەرکەوتوو بن و کورد لەو تاقیکردنەوە جیهانیەدا بە جیهان زیاتر بناسیێنرێت بێگومان ئێمە وەکو کاک عەبدوڕەحمان باسی کرد ماوەیەکی زۆر کەمان لە بەردەسا بوو بۆ خوێندن نزیکی مانگێک 10 ڕۆژ خوێندمان ئەو پلێمان بەدەستێنا کە پلەی دووەم بوو لەسەر ئاستی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و بێگومان لەسەر مانگی 5 امتحانەکەی سینە لە چاینا بکەین کاتێکی باشمان لە بەردەسا ئەتوانین باش بخوێنین و ئینشاءڵڵا خۆم و تیمەکەمان ئەو ئامانجا پێشین کە ناویکوی بەرزکەینەوە لە سین
ئینشاڵڵا کاک بەیات تاقیکردنەوەکە کەیە و چەند ڕۆژیشتان ماوە لە بەردەسایە کە بتوانن خۆتانی بۆ ئامادە بکەن و ئایا پرسیارەکانیش دیاریکراوە یاخود کتانە چنە ئەوێ نازان پرسیارەکان چییە و شێوازیان تاقیکردنەوەی ئەویان پێوتون چۆنە و کەیە چەند کات ژمێرە چەند پرسیارە بە چ شێوازێکە چۆن نییە؟ بەڵێ ئێمە سەرەتا کە تاقیکردنەوە کرد لە باحرین تابان عملی و نەزەری بوو عملیەکەی تقریبان بەهەموویەوە 6 ساعتی خایاند تاقیکردنەوە ئەوەی باحرین کە ریجینال بوو ئەمەی گلۆباڵ ئەم تاقیکردنەوەی شەڵا بوو ئەمەش خۆمانمان بۆ ئامادە کردووە ئەم تاقیکردنەوەیان 8 ساعتە خایانێت جیاواز لەوەی باحرین ئەمەیان بەس تەنها عملیە یعنی تەنها 8 ساعت لە بوارەکەی خۆتانە عملیە بزەبت و ئەو شتانیشی و ئەو مابڵێن ئەو کۆرساتانش کە تابان لە سیستەمەکە هەمووی دانراوە کۆرساتەکان پرسیارەکانیش بۆ مەسەلەی پرسیارەکان کە پێمان وترابێت هەر هەمان پرسیارە بەڵام بە شێوازی جیاوازتر یعنی بە فکرەی جیاوازتر کە چۆن تیا توانن ئاسی تۆ تاقیکەنەوە تا چەند شارەزای لەم بوارەیە. دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڕەحمان گریمان تاقیکردنەوەکان کرا هەر چەند خوێندکار 8 خوێندکار 8 خوێندکاری کورد 8 خوێندکاری کورتیا بەشدارە 8 خوێندکارەکە سەرکەوتوو بن قۆناغەکانی دوای ئەمە چی ئەبێت ئایا لە کۆمپانیایەک ئەتوانن کار بکەن و چەند سەرەتاش باسی وت کە بەڵام حەزەکەم بە وردەکاری زیاتر باسی بکەی و ئێوە لەو تاقیکردنەوەی کە دەرەچن دەستکەوتەکانی ئەو تاقیکردنەوەی بۆ ئێوە چییە بێ و کی ئەتوانێت هاوکاری تام کات لە دۆزینەوەی کار هەم بۆ خۆتان هەم بۆ گەنجانی دیکەش. بەڵێ طبعا گرنگی ئەم تاقیکردنەوە یاخود دەستکەوتەکانی ئەم تاقیکردنەوە پێشوی باسی ئەم بکەن ئێمە زانین کۆمپانیای هواوی کۆمپانیایەکە لە ساڵی 1969 هەیە باشە لەو ئەو بوارانی کە کاری تیاکە لە بواری تەکنۆلۆژیا زۆر فراوانە یەکێک لەوانە بواری تێلیکۆمینیکیشنە بواری گەیاندن باشە بۆ نمونە ئێستا لە عێراق کۆمەڵە کۆمپانیامان هەیە لە بواری گەیاندنە کارەکەن زۆربەی ئەو ئامێرانە یاخود ئەو سێرڤیسانی کە بەکاری هێنن بەرهەمهێنەرەکەی کۆمپانیای هواویە باشە کاتێک تۆ سەرکەوتۆ بی لەم تاقیکردنەوەوانە خۆتە سەلمێنی لەم تاقیکردنەوەوانە ئەگەر لە کۆمپانیای هواویش کارت دەست نەکەوێت بە دڵنیاییەوە لە یەکێک لە کۆمپانیەکانی گەیاندنە یا لە یەکێک لە کۆمپانیا پرۆگرام سازیەکانە لە وڵاتێکی خۆت یا لە وڵاتێکی تر کارت دەستەکەوێت چونکە تۆ بڕۆنامەیەکی نێودەوڵەتی هەیە و فێری بابەتە تازەکانی تەکنۆلۆژیا بووی چونکە لە ڕاستیە لەوانەیە لە هەندێک شوێن هەبێت تا ئێستش بابەتی کۆن خوێنێ بەڵام گرنگی ئەم تاقیکردنەوە چییە تۆ بابەتی نیو خوێنی بابەتە تازەکانی سەردەمە خوێنی بە خوێندنی ئەم بابەتانە کەواتە تۆ ئامادەی بۆ کارکردن کە تۆ کە دەرچووی لەم تاقیکردنەوە خۆت ئەوە سەلمێنراوە کە تۆ ئامادەی بۆ ئیشکردن لە شوێنە فەرمیەکانە و بتوانیت ئیش وەربگری بە ئاسانی لەو کۆمپانیانەی کە لەو بوارانەیە. دەستەکانت خۆش بێ کاک محەممەد پلانتانەیە ئەگەر لە تاقیکردنەوەکە دەرچوون بتوانن لە ڕێی خولی تایبەتەوە لە ڕێی کۆرسی تایبەتەوە بۆ کەسێک کە نتوانێت بەشداری تاقیکردنەوەکە بکات بەڵام بێوێت سوود دەتوانەکانی ئێوە وەربگرێت بۆ پێی کە ئێوە بڕوانامەیەکی نێودەوڵەتی وەرەگرن پلانی ئەوەتان داناوە پێکەوە بتوانن خولیکی تایبەت کۆرسێکی تایبەت بۆ خوێندکارانی کورد بۆ گەنجی کورد بۆ لاوی کورد شەرت نییە هەرچی خوێندکار بێت حەز بە بوارە بکات لەواچە گەنجێک کە نەتوانێت بخوێنیان نتوانی بێ بخوێنێت حەسکا بەشداری ئەو خولانە بکات. بەڵێ بێگومان ئێمە هەر بێجگە لەوەش بۆ ئەو خوێندکارانی کە ئەیانوێت ساڵانی داهاتوو بەشداریکەن بەش کۆمپانی هواوی ماونتووە ئێمە خۆمان ئامادەین وەکو تیمێک چی ئەزمونمان هەیە چیمان لەم شێوازە کۆ کردوێتەوە بۆ خوێندکارانش بڵین کە شێوازی تاکردنەوە چۆنە و چۆن بتوانن سەرکەوتوو بن و چی زانیارێکمان هەیە وانی بڵێن حتمما بۆ کەسانە شێڵن کە ناتوانن بەشداریکەن لە تاقیکردنەوەکە. دەستەکانت خۆش بێ کاک بڕوە هەموو کەسێک خەونی هەیە هەموو گەنجێکیش خەونی هەیە چی بە گەنجانی کوردەڵێیت کە خەونێکیان هەیە بەڵام جۆرێک لە جۆرەکان ئاستەنگیان بۆ خۆیان دروست کردووە چوزانم شتەکەیان لە خۆیان گران کردووە تۆ وەکو گەنجێکی سەرکەوتوو چ ئامۆژگاریەکەت بۆ گەنجان هەیە بەتایبەت ئەوانی کە خەونێکیان هەیە لە بارێکی دیاری کراوە؟ ڕاستە هیچ شتێک ئەستەم نییە تەنها هەوڵی لەسکەوتوتە سەر هەوڵ کۆششی خۆت و تەنها دانانی ئامانجت هەبوو ئەتوانی بیپێشیت بەڵام کە کەسێک ئامانجی نەبوو و بۆ باسی زانکۆ بکەن کە بچێت بەس بۆ زانکە و بێتەوە ماڵ و ئامانجێکی نەبێت کە بتوانێت بێ بە شتێک هیچ ناپێشێت بۆی پێویستەکەات ئەو خەونێکە هەیەی هەوڵ و کۆشی بۆ بات و دڵنیا بە بەدەستی هێنێت و پێویستەکەات بۆ من ئەگەر باسی خۆم کەم ئەگە باسی خۆم کەم من
کە هاتن بۆ زانکۆکە ئێمە کە وتیان پێویستە کات خۆتان تۆمار کەوتم هەر خۆم تۆمارەکەم و تاو هەر ئەوەندە بەڵام مامۆستایەک زۆر ینی هانیەم بۆی کە بخوێنم و بەشداریکەم ینی هەوڵی ئەو هەوڵێکیان بۆ هۆی ئەو مامۆستایەوە ئەو زۆر یارمەتیەم بۆیە توانیم و ئامانجە پێکەم ینی کەواتە خۆت مهمیت و کەسێکیش لە پشت بێت ئەوە زۆر مهمە زۆر ڕاستە کاک بێت هەر کارێکە دەستی تێ سەرەتا کارێکی قورسە لەواچێ زۆر بە ئاسانی نەیە بەدەستەوە بەڵام دواتر سیرەکی کە تۆ خۆت هەوڵت لەگەڵایەوە یا بڕات بە توانەکانی خۆت بووە توانێت تۆ تیا سەرکەوتوبی تۆ وەکو گەنجێکی سەرکەوتوو کە باز لە ئەزمموی خۆتەکەی چۆن توانیت سەرەتا لەگەڵ ئەم پرۆگرامە ئەم تاقیکردنەوەیانەیە ڕابی ئایا سەرەتا قورس نەبوو بۆ ئێوە کە بتوانن بەشداری و تاقیکردنەوە پێشبڕکێکی نێودەوڵەتی بکەن لەسەر ئاستی هەموو جیهان کە خوێن کارتەیە بەشدارە بەڵێ ئەمە سەرەتا کە تەمان کاک عەبدوڕەحمان باسی کرد سەرەتا ئەمە کە بەشداری ماکرد 10 ڕۆژمانە بەردەسا بوو سەرەتا بۆ ئێمە قورس بوو جیاوازە زانکۆکانی کە ئەزمموی ساڵێکیانە باشە ببوورە ئێوە درەنگ پێتان زانیان هەر کاتەکەی خۆی وا دیاری کراوە ئێمە درەنگ پێتمانزانی بە کاتەکەیشی کەم بۆ ڕاستیەکەی تەنها 10 ڕۆژێکمان لە بەردەسا بوو سەرەتا بۆ ئێمە قورس بوو بەڵام سپاس بۆخوا لە دوای ئەوە کە کۆرساتەکانمان وەرگرت و شێوازی تاقیکردنەوەکان فێر بووین و لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کەشتەکانمان پێدرا مامۆستاکان یارمەتیایانیان و هەموو ئەوانە سپاس بۆخوا کە توانی شتەکان بە باشی وەرگرین و بتوانی تیا سەرکەوتوو بین دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڕەحمان حەزەکەم دواوتە دێوەرەکرم بەڵێ لە کۆتاوتە ئەگەر بمێ باسی بکەم طبعا هەر سەرکەوتنێک کە بەدەستێت کۆمەڵێ کەس ینی لە باگراوندا بوونەتە هۆکاری سەرکەوتنی تۆ ئێمەش ئەم سەرکەوتنە ئەگەڕینەوە بۆ سەرەتا هاوکاری معنەوی دایک و باوکمان و پاشان مامۆستا بەڕێزەکانمان ینی بە دڵنیاییوە ئەم بابەتە بێ نرخەبێ کە سوپاسی مامۆساکانمان نەکەین چونکە ئەوان لە پشت ئەم سەرکەوتنەوەی ئێمە بوو ئەو مەنهەجانی کە پێشتر خوێندومان لە زانکۆ هاوکارێکی زۆر باشی کردوین و هەروەها سوپاسێکی زۆر تایبەتمانەیە بۆ ستافی هواوی عێراق بەڕاستی لە سەرەتای تاقیکردنەوەکەوە تاوەکو ئێستا بە بەردەوامی هەموو کاتێک لەگەڵمان نەبوون و بوونەتە ڕێنشاندەرێکی زۆر باش بۆ ئێمە زۆر سوپاسیانەکەین بەڕاستی ئەرکێکێشنە بەرامبەر ئەو خزمەتانەی کە بە گەنجی کورد و بە تاکی کوردەکەن لەم وڵاتەیە کە ئەمانە ئەم دەرفەتانە بەڕاستی زۆر گەورن و یەک شتی کەش ماوە کە تشتی بخەم مەسەر لە ڕاستیە ئەوش ئەوەیە ئێمە لە ڕۆژی پێنجشەممە لەگەڵ کاک محەممەد تا دووبارە بەشداری تاقیکردنەوەیەکی جیهانی ترمان کردەوە لە کۆمپانیای هواوی بۆ ئەوەی ئێوە بەس خەریکی تاقیکردنەوە بوون تاقیکردنەوەکەشی بوونێ HCCDA بوو ئەم تاقیکردنەوە بۆ ئەوەیە تۆ ئەزمموی تۆ چۆنە تۆ ینی شایانی ئەوەی لە کۆمپانیایەکی بوارێکی گەورەیە ئیش بکەی سوپاس بخوا من کاک محەممەد هەردووکمان تاقیکردنەوەکەمان کرد و نمرەیەکی زۆر باشمان هێنا ئێستا بە ئاسانیت توانین لە هەر کۆمپانیایەکی بواری تەلیکۆمنیکیشن یا هواوی خۆی بێ کارمان دەستکەوێت کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بوو سوپاسی دکتۆر ئومێد و مامۆساکانی کێشەکەن کە شوێنیان بۆ دابین کردن ئینتەرنێتیان بۆ دابین کردن لە زانکۆ بۆی بتوانین بە تاقیکردنەوەکە باشتر ئەنجام بدەین و کۆتا خاڵیشم ئەمەیە داواکەم لە هەموو خوێندکارە بەڕێزەکان قەت بە بۆنەی کۆمەڵێک شتی سادەی ناوخۆی وڵاتەکەمانەوە سار نەبنەوە لە هەوڵ و تێکۆشان چونکە لە ڕاستیە ئێمەین وڵات بەڕێوە بین لە داهاتوە بۆیە زۆر گرنگە بە قسەی هەندێکە سار نەبینەوە چونکە لە ڕاستی ئەمەنەی لێرە دەرفەت زۆرە لە دەرەوە دەرفەت نییە چونکە ئێمە زانین بۆ لە ئەوروپا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە کەمێک ئەستەمە بۆی ئێمە دەربکەین بەڵام لێرە ئەگەر ئێمە کەمێک هەوڵبین لەگەڵ بابەتەکانە کەمێک بچینە پێشەوە دڵنیام ئێمە زیاتر سەرکەوتۆ بین و خزمەتکردنی وڵات و نەتەوە و خێزان و مجتەمەعی خۆمان ئەبێ کاری لە پێشینەی ئێمە بێ بۆ ئەوی بتوانین ئەو ئامانجەی هەمانە وڵاتێکمان بەدەستی بێنین ئینشاءالله سەرکەوتووە بن کاک محەممەد دوا پەیامی تۆ چی و دوا قسەت چییە؟ من سەرەتا سوپاسی بەرنامەکەتانەکەم سوپاسی بەڕێستەکەین کە زۆر هیلاک بێمەوە لە پشتی ئەم سەرکەوتنە گەورەیەوە بەشێکی شاراوە هەیە ئەم بەشە شاراوەیەش کە ئەو هاوکاریانەیە کە ئێمە گیانوت بێرە ئەو یارمەتیانەیە ئەو قسانەیە تەناکە کەسێک بە قسەیەکی یارمەتی دابێتین ئەو قسانەیە دەرتا سوپاس خێزانەکەمانەکەین و سانکۆکەمان و مامۆستا بەڕێزەکانمان و بە تایبەت بەشەکەمان کە مامۆستاکانمان زۆر یارمەتی دەرمان بوونە لە هەموو بوارەکانە بۆ هیچ شتێک ینی هەر شتێکمان پێویست بوو بێ یەکسەر بۆمانیان دابین کردووە بێ ئەوەی تاخیر بێت لە کاتی خۆیان و دەستخۆش حەزمان کرد دەستان خۆش بە حەزمەکە دو قسە ئێوەش وەگرە مەڵام کاتمان کەمە
بەڕێز کاک عەبدوڕەحمان محەممەد زۆر بەخێر هاتن خوێندکاری زانکۆ کاک محەممەد جومعە زۆر بەخێر هاتن و سەرکەوتوو بن بەڕێز کاک بڕوا شێروان و کاک بەیاد ئارام ئێوەش سەرکەوتوو بن و ئینشاءالله دوای تاقیکردنەوەی کۆتایی هەر لێرە پێتان شا دەبینەوە باز لە ئەزمونونەکانی ئەو تاقیکردنەوەیە و دۆزینەوەی هەلیکار و ڕەخساندنی هەلیکار لەگەڵ خوێندکاران و قوتابیانی گەنجانی دیکەی کورد سەرکەوتوو بوون و ئینشاءالله ئومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازیین و ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشگیری ئێوەکەین دووبارە زۆر زۆر بەخێر هاتن ئەرکتان کێشا بەڵێ هاوکارانی بەڕێزم لە هەولێر من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە من ئەم بەیانێ خۆشحاڵم کە لەگەڵ ئەم کۆمەڵە گەنجە جوانە سەرکەوتووە توانیم ئەم بەرنامەیە پێشکەش بکەم منیش هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم دەگەڕێمە بۆ لای ئێوە بۆ درێژەدان بە پرۆگرامی بەیانی 24 لە هەولێر بەڵێ هاوژین زۆر سپاس بۆ تۆ بۆ میوانەکانی شتوە ئێمەش هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین و چاوەڕێین بزانین چۆن بە سەرکەوتنەوە دەگەڕێنەوە زۆر سپاس بۆ ئێوە سپاس هاوژین بەفرباریوە لە باشووری کوردستانی زەوی یەک پارچە زیوە بەس بەفرەکە لە ناوچە شاخاویەکانە ینی هەولێر چوار دەوری هەولێر بڵین یان دوهۆک ئەو ناوچانی کە شاخاوی ساردیەکەمان بۆ دێ بەس هەوا ساردەکەی وێ ئیشەڵا لە ناو شاری جەبارێت هیواداری ئەمە وای کردووە کە ڕێژەیەکی زۆر لە گەشتیاردانی باشوور و ناوەڕاستی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکەن و ئەمەش کاریگەری زۆری دەبێت لەسەر بوژانەوەی ئابووری لەسەر ئەوەی کە هەم ڕێستۆرانتەکان هۆتێلەکان مۆتێلەکان هەمووی پڕبێت لە گەشتیار هەر نەورۆز و هاوین و بەهار نییە زستانانیش هەرێمی کوردستان زۆر باشە بۆ گەشتیار هیوادارین بەردەوام بن لە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بێگومان هەرێمی کوردستان هەرێمێکی زۆر جوانە سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە بە تایبەت لە وەرزی زستان و وەرزی بەهار لەم دوو وەرزە ینی دەتوانری سوودی لێ ببینیلەوەی کە بتوانێت گەشتیارێکی زۆر وەلای خۆمانەوە ڕابکێشین جا وەکو هاژە ئاماژەی پێدەشارەکانی هەرێمی کوردستان تایبەت لە ڕووی گەشتیاری بوژاوەتەوە هۆتێل و خواردنگاکان جم و جۆڵێکی باشیان تێکەوتووە چیایە گارایە پشتی بارینە بەفرێش مارەک مەزن ژێ گەشتیارن ناوەڕاست و باشووری عێراقێ قەستاوی دەرێکرینە دیلان و خۆشیان دەست پێ کرد سەفان و هەڤالێخوا ژێ پارێزگا نەینەوە هاتینە و چەندین گەشتیارێ دنجی لێ گەڵوانن وان دیمەنێن جوان و بالکێش یەن جایگارە و ساکریا سەرێ سەبهازوو بهێن ئەم ji Mosul hatîne û keyfa me gelek ji Kurdistanê têt bi taybet parêzgeha Duhokê gelek cihên geştyariyên ciwan hene ku balame dikeşî demê befir têt û em seredan dikin xelkê Duhokê jî ciwamêrin û digel me diharîkarin ev werzê hatina befrê gelek xweş e carayekî nîne seredana gareyê dikem ji zalgehan ta serê çiyayê hemû diharîkarin ji ber hindê demê em dihên geşta me dibîte keyf û xweşî Divan çend roja da lê serê çiyayêgara jê 5 santîmetra ta 2 santîmetra befrbariye ji balgeştyaran ve daxwaziyek mezin li vê sermayê li ser baqil noka û çendîn tiştên din jî heye harîkar jî di vî çiyayê berniyaz bûye bi karê xwe Em rojana seredana vî çiyayê dikeyn şûlême jî li vî çiyayê xizmeta geştyara tên çayê çê dikeyn noka û baqilka û nîz kafiye û geştyar seredana vî çiyayê têne nava befrê da Bi tirî 20 pasên geştyara Avro bi tenê derbasî parêzgeha Duhokê bûne û bi tiriya wan li gara dihêne dîtin. Ev cih demê befer dibara spî dibe û ji bo hewlatiyan kêfxweşî têt. Plana geştuguzara parêzgeha Duhokê lê sala nû de ewa rêjeya geştyaran lê deverê ku befer lê dibarê zêde dibika. Taybet jî ew geştyarên ku ji deverên cuda cuda yên Iraqê tên. Ev plana ewa ku niha ser kar cidî dê te kirin. Niha jî li çiyayêgara şimareka mezin ji geştyaran qesta vî çiyayê kiriye. Marşingalî Kurdistan 24 çiyayêgara Duhok. هاژە باس لە پاڵەوانێکی کوور دەکەین ناوی عەلی باڵویێڤە
علی پاڵەوانێکی کوردی بۆکسینگی کازاخستانە تا ئێستا چەندین ناسناوی لە پاڵەوانتیەکان بە تایبەتی پاڵەوانتی MMA بۆ کەشی 90 کیلۆگرام لەسەر ئاستی جیهان بەدەستێناوە. بە پێی هەڵسەنگاندنی نێودەوڵەتی علی یەکێکە لە 40 باشترین بۆکسێنەرەکانی جیهان و ئێستا خۆشی ئامادەکە کە ڕوبەڕووبوونەوەیکی زۆر گەورە و چارەنووساس بەڕێوەبە کەوا بڕیارە لە ئاداری ئەم ساڵ ئەو ڕوبەڕووبوونەوەیە بەڕێوە بچێت. علی باڵۆیف ئەو پاڵەوانە کوردەی کازاخستانە تا ئێستا چەندین ناسنا و خەڵاتی لە پاڵەوانیەتی یاریە هونەریە بەرگریەکان لەسەر ئاستی جیهان بەدەستێناوە بە گوێرەی هەڵسەنگاندنی بۆکس ڕیکۆرد. ئەم بۆکسێنەرە کووردە یەکێکە لە 40 باشترین بۆکسێنەرەکانی جیهان بۆ کێشی قورس. یامە پۆیس چمپیۆن WBO Global من ئیساڵاو هەڵدا پۆیسە سینتیابر مای ناکا پیشەمە مەشغەڵدەبن هەرۆ هیڤیا вызовыми кинги бой быве защита пояса WBO Global, чтобы пештабени World Champion حسكم بهم نوع ملاتك هردا كرمان جايكي Champion ميرا World Champion a new World Champion Ali Baloyev WBO. علی باڵۆیف بەشێکی ژیانی لە ئەمریکایە بەڵام هەنووکە لە شاری ئەڵمەتی کازاخستانە و وەک خۆی دەڵێت ڕۆژانە زیاتر لە 3 کاتژمێر ڕاهێنان دەکات تا بە باشترین شێوە خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی چارەنووساس ئامادە بکات بۆ پارێزگاریکردن لە پشتێن و ناسناوەکەی. از هیویم خدا عز بکە ساڵا تازە 24 ساڵەی داورا بیگ دراما شو большой бой будут, большой шоу, am hivyoyna. Банерен, ona bevinen. Apoysa hamu dünya be با ملت کرد با مو جو کاری هم هر کردستان با پادشاه کرده از جرا پویسا خبرم اجماع پوه مهانی ئەو بۆکسێنەرە کوردەی کازاخستان تەمەنی 30 ساڵە و لە کێشی 90 کیلۆ و 700 گرام پاڵەوانی MMA نێودەوڵەتیە لە کۆی 15 ڕوبەڕووبوونەوە 13 یاری بردۆتەوە. وەک خۆی دەڵێت خەونی گەورەتری هەیە و هەوڵ و هەنگاوەکانی بۆ ئەوەیە تا لە داهاتوودا ببێتە پاڵەوانی ژمارەیەک لەسەر ئاستی جیهان. خۆشەوی محەممەد، کوردستان 24 ئەڵمەتی کازاخستان. باس لەو ڕێوڕسمە دەکەین کە لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان ساس کراوە زیاتر لە 6 ساڵ خزمەتی هونەری عوسمان محەممەدی ناسراو بە عوسمانە سوور ڕێزی لێگیرە. عوسمانە سوور کە ژەنیاری ئامێری دووزەلەیە جیا لە هاوکاری هونەری لەگەڵ هونەرمەندانی گەورە و ناوچەی موکریان وەک حەسەن زیرەک و عەلی خەندان و باشە هاژە پێکەنینی گرتووە نازم بابەتێکە بوو لەو کاتی راپۆرتەکەمان بامی ناوسە ببینیم بزانین چۆن ڕێز لەم هونەرمەندە گەورەێنراوە کە زیاتر لە 6 ساڵ خەباتیە هاژەش بۆی پێکەنینەکەی تۆزێک کب بێتەوە. لە تەمەنی 84 ساڵیدا بە نەفەسی لاوێکی 20 ساڵە نایە دەژێنێت. عوسمان محەممەدی ناسراو بە عوسمانە سوور خەڵکی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و زیاتر لە 60 ساڵە ژەنیاری ئامێرێکە کە بە ناوەکانی نایە نەرمەنای و باڵەبان دەناسرێت. بە بەشداری زیاتر لە 1000 هاوڵاتی خەڵکی شاری بۆکان و شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە نیو سەدە خەباتی هونەری مامۆستا عوسمانە سوور ڕێزی لێگیرە. دیارەکە عوسمان نزیک بە 6 ساڵە کاری موزیک و کاری بەئیستیلا موسیقی فۆلکلۆر دەکات و دیارە بنیمەتێکە لە جێگای خۆی وەکو مامۆستا قالەمەڕا
وەکو زۆر مامۆستاکانی دیکە کە من لە ڕپۆرتاژەکەشدا باسم کرد وەکو مامۆستا قودرەت وەکو کانەبی عوسمانە سوور جیا لە پاراستنی دەیان ئاواز و مەقامی فۆلکلۆر و گواستنەوەیان بۆنەوەی دوای خۆی لە چەندین فێستیڤالی هونەری لە شارەکانی تاران، سنا، مەهاباد، بۆکان، سەردەشت، ساقز و کرمان و هەروەها چەندین فێستیڤالی نێودەوڵەتیشدا خەڵاتی وەرگرتووە. ئەو گروپە هەڵپەرچەیەی لەگەڵ عوسمانە سوور چەندین خەڵاتی نێودەوڵەتی وەرگرتووە، لە ڕێوڕسمەکەدا بەشدار بوو، خەڵاتی تایبەتیان پێشکەش کرد. ئومێدەوارم ئەو ڕێزگرتنە لە کابرا کە زیندوو بێ بۆ ئەوڵین بارە لە میدەگرن. من ئومێدەوارم دوای منیش ئیشەڵڵا ئاوەڕە لە هونەرمەندان بگرن. ئێمە مەمنونیانین چاویانمان دەکەم، ئێمە خزمەتمان بەو میلەتە کردووە، بە کوڕیان، بە کچیان، بە خاڵیان، بە مامیان، بە خوشکیان، ژنمان هەر بووە هەمویان هێناوە خزمەتمان کردوون. ئەو ڕۆکانە ئەوانیش بە زیندوی ئەوە کە ئەو ڕێزە لە من دەگرن. مەمنونی هەمویانم، هەموو لایەک بەخێرن، سەر و سەرچاو. پرۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێدێنین، هیوادارین کە کاتێکی باشتان لەگەڵەمە بەسەر بردبێ و تەواوی ڕۆژەکەشتان هەر بە دڵخۆشی و بە باشی بەڕێ بکەن. بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێ و ئەم ڕۆژە بێ کە چاوەڕێ دەکەن.